کەفتا سویشە ساڵڤەگەرا کۆچا داویە بەرزانیە نەمێر و ببەنگەوازیە ئەنجومەنی خۆجەهیە تربەسپیە ئەنجومەنی نیشتیمانی کورد و یەکێتیە خوێندەڤان و جوانە دیموکراتی کوردستانی ڕۆژاوا و بە ئامادەبوونە هەژمارێک مەزنج وڵاتیان دەڤەرێ ئاهەنگێک بەرفەرەه لە باژارێ تربەسپیە هات پێکانین. باغێ ئاشتی و ڕاستیە، باغێ نەبوون و مانیە، هەرومەتە بەرزانیە، نە چیرۆکە، نە ئاوازە، نە سترانە و نەژی سازە، کاروکەدا بەرزانیە، پارتیتیە ئەغرێ بازە. گەوەڵات بە کەسێن زانا و مێرخاس ئاغادرن. ئەو کەسێن گۆ ژیانە خواف تەبایی دەرباس دکن ji bo cîvcîkirina mafên gelê xwe û ferastina wî. Ew kesan hêjana gonavê wan tîpên zêrîn dîrokê gelan dibên nîvsandin. Jiyana her miletî de serkêşek serokek rabû, welatê xwe ava kir, milletê xwe rizgar kir. Wekî nehr û pîvara û bidhêşê xwe qadiyan li Kurdistanê rabûn. Şewreş هلدان بجوب ومازن رابون برزانیه نمر بناوی شورشا مازن آلا کردستان هلدا برزانیه نمر دبستانك شمارا هشت وقت كف نتورك كرد دوی دبستانه دا ریبازکا کل سر وی دبستانه آلا قزر و سپیا آشتیو دل پاکیه هر جیهان دست کشتم شخوینا دل دست مشتم دسیدا بر دست هشتم ده ایرو به سر و پشتم کەساتی و قەهرەمانیە بەرزانیە نەمێر وەک دبیستانە ڕێبازە ئازادیە و برایەتی و ئاشتیە و خەمخوارێ دۆزا گەلێ خۆ بوو. بۆ vêjî davêkê lîkê berzanî rolexwe heye di dilê her Kurdekî azadîxwazê welatê xwe Kurdistan. Berzan Hesên bajarê Terbespiyê Ark.